دلێر چاتۆکەی تەلەفۆنی جواب باوەتەوە ئاخر دلێر جواب بەرەوە جاکەی تەلەفۆنی جواب باوەتەوە دلێر ئەخ دلێر ئەخ الو ها شنیار ئەلو دلێریان چۆنی؟ چی بە قوربان؟ دلێریان ئەوە لە داوام تاو بوومی بەدوامە بە قوربان دەوام؟ من چ بکەم؟ کچەیشم هەیە من ناتوانم بێمە دوود ئەرێ ئیشی چی و هەیە دلێر؟ کچە وەڵا من مەشغوڵم ئیشم هەیە شنیار تەلەفۆنە بابم بکەم دلێریان هیچ پارەم پێ نییە بە قوربان ئێ من چۆن بڕۆمەوە بۆ ماڵەوە؟ بە پێیان بچەوە گەرنا من چۆن بە پێگەمەوە بۆ ماڵەوە آخر نازانی چەند دوورە ماڵی ئێمە؟ کچێ بە پێیان بڕۆ بەندێک زایفیش بدەی دەلا چۆت خوا هەر لە قسەی خۆ ناکەوی من ئێستا چۆن بڕۆمەوە آخر؟ قەپات کە قەپات ئیشم هەیە وازم لێ بینە شنیار دەی دەخوافیز یێڵە تەلەفۆن نەکەیەوە براکەی لە جیاتی ئەوەی بێت و خوشکەکەی بباتە ماڵەوە کەچی بەداخەوە هەر بە دوای هەوە و هەوەسی خۆیەتی سۆنی دڵەکەم من دڵی تۆ نیم احترامی خۆ بگرە خەڵەکەم بۆ خۆت عاجز دەکەی هەر غەریبیم کردی حەزم کرد قسە لەگەڵ بکەم بتبینم کات دلێر تکایە وازم لێ بێنە یەکچی بە قوربانت بمدا ئەو کاکەی لادا ئەرێ دەبەستە کاک دلێر ئەمە چەند لە مێژە لە دووتیومە چەند لە مێژە شێت و شەیدایتی و بوومە پێم مەڵێ کاک دلێر هەر بڵێ دلێر کچێ وەڵا عاشقت بووم کچێوە ئەمە نەوەل و ماوەی چەندە چێر چاوم لەسەر تووە بڕواتەوی خەو و خۆراکم نەمایە لە پەرتوو بەدەم ڕێوە هەر دەستم دەڕۆم کە دەنوم یعنی هەر دەڵێم هەیان خۆشم دەوی بە قورعان شێتت بوونمە دڵم مەشێنە وەربا بتگەێنمەوە تۆ بەخوایە تۆ باسی چیەکەی من تۆ چی منی دەتا من لەگەڵ تۆیا بمگەێنیتەوە ماڵەوە تکات لێ یەکەم کاک دلێر لێرە بڕۆ ئێستا باوکم یە تووشی کێشا بم تکات لێ یەکەم وا بەزمەڵە کاک دلێر باشە ئەگەر لەگەڵیشم نایەوە ژمارەکەتم لۆ بنووسە غەریبیت دەکەم زۆر قوربانت بم ئەو ژمارە خۆتە؟ بەڵە باشە شەیە تەلەفۆن دۆ دەکەم باش؟ باشە بڕۆ بەس بڕۆ بای بای بڕۆ باوکم یەت خۆشم دەوێ I love you! خۆشم دەوێت! بەخێر بێی جانە زۆر سپاس مامۆستاگیان مەمنون سەلامت بژیت وەزات کووە؟ وەڵە باشم باشە ئینشاءالله مولودای دەخۆ مولودای دەخە شنیار لۆ جواب نادەیەوە چ بووە مشکلیە؟ وڵاهی هیچ نییە ئەو دلێری برامە تەلەفۆنەکەت ئەلو دلێریان ئەوە تەلەفۆنی قەپات دەکەیە؟ لە چەند دەری؟ لەگەڵ مامۆستا دارایەم وڵا مامۆستا؟ هەر مامۆستا مابوو مامۆستا کێ؟
لە چەند دەری؟ مامۆستا ئێرە کوێیە؟ عەدالەیە. لە عەدالەین دلێرگیان. لە چەند دەری؟ زادەی عەدالە کچێت ستەکەی لە زادەی عەدالەیە ئەمە کام ئەڵمان لەوێندەرە؟ ئەخر مامۆستا وتی یەچم بە دوای کوڕەکەمە لەبەر ئەوە. شنیان هەر ئێستا سارەکەی ڕاگرە زوو لەگەر توو مەخ زیاد قسەی مەکە و سارێ ڕاگرە چەرفلاش بکەوە هاتم. باشە گیان مامۆستا گیان ئەگە زەحمە دەبێ ڕایگریت. لۆ ئەخر لێری برامێت بە دوامە ڕایگرە تۆ تو ئازیەتی مە دەمام دەت بەمەوە. نانە قەی ناکە تۆ ڕایگرە ڕایگرە تاوە دلێرگیان وەرە دەی خوارد لەگەڵ. دلێر کوڕێکە لە چاوی خۆیەوە سەیری دەوروبەر دەکات شەڕێکی لە چاودایە بابزانین چی ڕوودەدات. بۆچی نەبووە؟ ناوەڵە مامۆستاگیان بەس تروتی خۆمیان بەدواتە ئەو کاتێککە پێم وت مەجای نەبوو لەبەر ئەوە بەس مامۆستا توخوا مەڕۆ هەتایەت بە دوامە باشە ناڕۆم بەجدنیارم نەقسی هەتا لێرێت ناڕۆم.